مامۆستا چ لە ئەو داکان هەیە کە جیاوازی لە منداڵەکانیان دەکەن؟ با من کچە شیرینەکەم با شتێکت پێ بڵێ. من هەتا نەبوومەوە باوک ئەمەم نازانی و هەتا کتێبێکی زۆر و تاڵی و شیرینیەکی زۆرم نەچەشت ئەم شتانم نازانی. دایک کاتێک جیاوازی لە بینی کچەکانیاکە لە بینی کوڕەکانیاکە بۆ یەک خاڵێکە گەڕێتەوە یا باوک. ئەگەر تۆ دوو مناڵەت هەبێ لە ماڵەوە، مناڵێکیان زیاد بەگوێتکە، مناڵێکیان زیاد هۆگرت بێت، زیاد بە قوربان و بەساقەت بێت، زیاد بەدەمتەوە بێت، زیاد لەگەڵ ئازارەکان تا بژێت، تۆ زیاتر ڕەحمت بەو مناڵاچێت، تۆ زیاتر لەگەڵ ئەو مناڵەیە ئەگونجیت، زیاتر هەستت بۆ مناڵە ئەجوڵێت. مناڵێکیش لەو لاوە دانیشتووە ئەڵێ کچەکەم قاپەکان بشۆرە، ئەڵێ نایکەم. کچەکەم مۆبایلەکەت دانێ واز بێنە، نایکەم. کچەکەم سەعیەکانت کە، نایکەم. لە مەکتەب کە ئەچێ پرسیارەکە کچەکەی خراپە، کوڕەکەی خراپە. ئەمانە ئەبێتە چی؟ یعنی ئەمانە ئەبێتە دوورکەوتنەوەی دایک و باوک لەو مناڵە. بۆ یەک کاتێک دایک جاری وا هەیە جیاوازی لە بینی کچەکانێکا کچێکیانی خۆشترێ لەوەی تر، ئەوە هۆکارەکەیەتی. چونکە ئەگەر کچێ باش بێ، ئەگەر کچێ سەلیم بێت، سەلار بێت، کوڕێک بە ئەخلاق بێت، بەدەم دایک و باوکیەوە بڕوات، لە خەمی دایک و باوکیا بێت، ئەو دایک و باوکە یعنی لە وجودا ناتوانن فەرق و جیاوازی لە بینی ئەم مناڵەیە بکەن. بۆ یەک کچە شیرینەکەم ئەگەر هەر لە خۆیەوە سەیریکە، ئەگەر هەر لە خۆیەوە ئەم دایکە جیاوازی لە بین کچەکانی بکە، لە بین مناڵەکانی بکە، ئەم دایکە بۆ خۆی نەخۆشە، ئەبێت چارەسەر وەرگێت. ئەم دایکە باشە خۆی دایک لە ئەسڵا کەسێکی میهرەبانە، بەڵام کاتێک لە خۆوە ئیشێکی وا ئەکات، دوو کچی هەیە، هەردوو کچەکەی بۆی باشن، هەردوو کچەکەی ڕوحیان بەسەر ئەم دایکەیە دەرەچێت، بەڵام دانیکیانی خۆشترەوێ ئەوەی تریانی خۆش ناوێت، کەواتە ئەم دایکە نەخۆشە، ئەبێ چارەسەر وەرگێت. تێگەی نەخۆشە، ئەبێ چارەسەر وەرگێەوە لەخوا بترسێت. بەڵام هیچ دایکێک ئەو کارە ناکات، هیچ دایکێک ئەو کارە ناکات. ئێستا بۆ نمونە کچی وامان هەیە، طبعا دایکەکە بۆ خۆی خراپە، باشە بۆ خۆی خراپە. کچی وامان هەیە دەستی داوەتە دینداری، لەچکە حیجابە، باشە قورئانە خوێنێ، کچەکەی ترشی خەریکی مۆسیک و گۆرانی و ڕیکلامکردن و ئەوانەیە. دایکی لەبەر ئەوە دایکێکی بێدینە، هۆگری ئەو کچەی بووەکەوە خەریکی مۆسیقا و گۆرانی و هەڵپەڕکێیە. وازی لەوەی تر هێناوە کە عابایەکی داوە بەسەریا و خەریکی قورئان خوێندن و فێربوونی ئەدەب و ئەخلاق. ئەوە ئەو دایکە بۆ خۆی کەسێکی بودەڵەیە، کەسێکی خراپە، یعنی لە ناخا کەسێکی خراپە. بەڵام ئەگەر دایکەکە سەلیم بوو، باسی مسلمانەکەم نابێت جیاوازی لە بینی کچەکانی بکات. ساو بین العطیة بین ئەولادیکم، پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم. لە کاتێکە ئەگەر شتێکتان بۆ مناڵێکتان کڕیە بێ بۆی ترش بکڕن، نابێت ئەم بێ بەشکەیت و ئەوەی تریان چی پێ بڵێم خاوەن هەموو شتێ بێت. بۆ یەک کچە شیرینەکەم ئەگەر دایکێک ڕەسەن بێ بەو شێوازی من باسم کرد، لە خۆیەوە ناتوانێت جیاوازی لە بین کچ کوڕەکانی بکات.